با لە بەیانیەوە دەست پێ بکەین لەو دوو ڕکاتەیە کە لەناو هەموو نوێژە سونەتەکانە هیچ سنەتێک نییە بگا بە دوو ڕکعاتی پێش نوێژی بەیانیە. پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی الصەلاة وەسسەلام ركعتا الفجر خير من الدنيا وما فيها. دوو ڕکاتی پێش نوێژی بەیانی سوودەکەی لە هەموو دنیا بۆ تۆ چاکترە. ئەگەر ئەو دوو ڕکاتە بکەی ئەو وەک وایە هەموو دنیا مڵکی تۆ بێ. لە ڕیوایەتێکی ترا پێغەمبەر فەرموویەتی عەلەیهی الصەلاة وەسسەلام لەهما ئەحەبُّ إلەیە من الدنيا جەمیعا. ئەو دوو ڕکاتە لە هەموو دنیا لام شیرینتر و خۆشەویسترە. یعنی کە تۆ ئەو دوو ڕکاتەت کرد کە ئەنەهۆ ئەم دنیای مڵکی تۆیە. یعنی ئەگەر بێت و بڵێن ئەمە هەموو دنیا مڵکی تۆ بێ لەگەڵ ئەوەی کە ئەم دوو ڕکاتە بکەی دەبێ ئەم دوو ڕکاتە هەڵبژێری. ئەمەندە گەورە و عەزیمە و ئەوەندە لای خوای گەورە خۆشەویستە و بە نرخە. بەڵام کوا موسڵمانان لە ئەنجامدانی ئەم سونەتە بڕێک لە موسڵمانان هەر فەرزەکەش ناکا نەک سونەتەکە بە چاوێکی سووکەوە تەماشا ئەم عیبادەتانە بکرێ ستەمێکی زۆر